ئیران و ئەمریکا و ئەوروپاش ئەو سێ لایەنن کە لە ڕاستیدا ڕێکەوتنامەی ئەتۆمیان واژۆ کردووە و هەروەها ئێمەش پشتیوانیمان لەو ڕێکەوت نەکردووە بە گشتیش ئاگاداریشن کە ئیداری دۆناڵد ترەمپ لە ڕێکەوتنامەکەی کشایەوە و چاوەڕێش دەکرێت کە ئیداری نوێی جۆ بایدن سەرۆکینی ئەمریکا دەچێتەوە نێو ڕێکەوتنامەکە و ئەمەش یەکێکە لەو دۆسیانەی کە پەیوەندی هەیە بە هەموو وڵاتانە و بە ئومێدەوە لە سەر لە نوێ زیندووکردنەوەی ئەو ڕێکەوتنامەیە دەڕوانین و هەروەها سیستەمی کە ئێران پێشتر لێ هاتبووە دەرەوە بەهۆی ئەو ئاسەنگیانەی کە هاتبووە کایەوە. Bugün Cuma namazından sonra Sayın Cumhurbaşkanımız da kardeşim Cevat Zarifi ve bizi kabul edecekler. Dolayısıyla görüşmelerimize devam edeceğiz. Bu duygularla kardeşime bir kere daha hoş geldin diyerek sözü kendisine veriyorum. امروز بعد از نماز جمعه جناب رئیس جمهور و هەروەکو ئێمە ئاماژەمان پێدا کە تورکیا ئامادەیە هەموو پاڵپشتێکی خۆی دەرببرێت بۆ هەموو ئەو ڕێکەوتنامەیەنەی کە ئەنجام دراوە هەموو هەمانگێکیش دەرەبرێت بۆ کارکردن پێکەوە. دوای نوێژی هەینی ئەمڕۆ من برای بەڕێزم بەڕێز جەواد زەریف و من لەلایەن جەنابیانەوە و سەرۆکی وڵاتیش پێشوازیمان لێ دەکرێت و جارێکی دیکە سوپاسدانەکەم و بە خێراتن یەکەم بۆ وڵاتەکەمان و زۆر سوپاسی بە خێراتنە گەرم و گوڕەکە یەکەم بۆ وڵاتەکەیان. جمعه sabahınız hayırlı olsun. بسیار خوشحالم که برای زۆر سوپاسان دەکەم بە ناوی خوددا من سڵاو و ڕێز و بەیانی باشی خۆم بۆ هەموو هاوڕێکانم لێرە لە تورکیا ڕادەگەێنم و لەوانەشی کە لێرە ئامادەن لەم کۆنفرانسە هەواڵێدا. ئەمڕۆ لە بەرەبەیانی ڕۆژی هەینیدا ئێمە ڕۆژێکی نوێی باشمان دەست پێ کردووە و کارێکی زۆر نایابمان کردووە و ئەمە دووەم جارە لە ماوەی 2 بۆ 3 مانگی ڕابردوودا لەگەڵ برای بەڕێزم مەولود چاوشۆخلۆ کۆبوونێتەوە ئێمە گفتوگۆی هەمەلایەنە و دوولایەنەمان هەبووە دەربارەی هەموو ئارێشە و پرسە هەمەهەنگیان لە نێوانمان هەبووە وهروەها لەگەڵ ئەمڕۆژ لە دوای نوێژی هەینیەوە لەگەڵ بەڕێز سەرۆک ئەردۆغان کۆبوونەوەمان دەبێت. karşılıklı menfaatle dolu, yararla dolu bir ilişkidir. بە چوونی ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ پەیوەندیەکانی ئێران و کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا زۆر گرنگە و گرنگێکی زۆری هەیە بۆ هەردوو نەتەوەکەی ئێران و تورکیا و هەروەها بە هەمان شێوەش بۆ ناوچەکە و بۆ هەموو جیهانیش هەر لەلایەنی کۆماری ئیسلامی ئێرانەوە. دولت تروریستی در آمریکا و umarım Amerika'da terör devleti ئێران و تورکیا لە ڕاستیدا لە ڕۆژە سەختەکاندا پێکەوە بوون و بە پاڵپشتی یەکتر کاریان کردووە و ئێمەش ئەم هاوڕێیەتێ بەرزە نرخێنین کە لە ڕۆژی ئاستەنگ و تنگانەکانە پێکەوە بوون کە هاوڕێ تورکەکانمان لەگەڵمانە بوون و هیوامان وایە کە لە ڕۆژانی داهاتوو ساڵانی داهاتووشدا ڕۆژانی پێکەوە بوونی زیاترمان هەبێت دوای ئەوەی کە ئیدارەی شکست خواردووی ترەمپ لە ڕێکەوتنامەی ئەتۆمی 2015 کشایەوە. ئەمڕۆ دەربارەی پتەوکردنی پەیوەندیە دوو قۆڵەکانی نێوان هەردوو وڵاتەکە گفتوگۆمان کرد و بەداخەوەش دەربارەی بەهۆی ئابڵوقە و سزاکانی سەر ئێران و هەروەها ڤایرۆسی بەربڵاوی کۆرۆنا هەماهەنگێکی کەمبوونەوە لە ئاستی هەماهەنگی نێوان هەردوو وڵاتەکەدا هاتەکایە بەڵام لە ڕاستیدا لە داهاتوودا کارەکەین بۆ ئەوەی کە هەماهەنگی زیاتر لە پەیوەندیەکانمان چ لە مێژوو چ لە داهاتووشدا بێتەکایە و هەماهەنگی باشتر و سەرکەوتوترمان هەبێت بەیەکەوە.
Biz bugün transit, ticaret ve enerji konularındaki işbirliğini ele aldık. Çok güzel ve yapıcı konuşmalarımız oldu. En temel amacımız karşılıklı olarak iki ülkede ئەمڕۆ دەربارەی هەماهەنگی گواستنەوە ئاڵوگۆڕی بازرگانی و هەروەها لە بوارەکانی وزەی ئاڵوگۆڕی سەرچاوەکانی وزە و سوتەمەنی لە نێوان هەردوو وڵاتەکەدا گفتوگۆمان کرد و هەروەها هەوڵە دووقۆڵەکانی نەوڵاتەکانمان بۆ چارەسەرکردنی کێشەی کۆمپانیا کەسی و تایبەتیەکانی نێوان هەردوو وڵاتەکە گفتوگۆمان کردووە و هەروەها کۆبوونەوەیکی بەرهەمدار بۆ لە نێوان هەردوو دەوڵەتەکەدا و ئەنجامی زۆر نایابی هەبووە بۆ هەردوو وڵاتەکەدا. ئامانجی ئێمەش و تورکیاش ئەوەیە کە بریتە لە چارەسەرکردنی کێشە بازرگانی کۆمپانیەکانی نێوان هەردوو وڵاتەکەدا. بۆ ئێمە کۆمپانیا تورکیەکان لە ڕاستیدا گرنگێکی زۆریان هەیە بۆ ئێمە وەکو ئێران کە لە ڕاستیدا ئەمە هیچ ڕێگرێکیان لێ ناکەن بۆ ئەوەی کە لە وڵاتەکەمە کار بکەن و تورکیاش ڕێگری لە کۆمپانیەکان ئێمە ڕێگری ناکات بۆ ئەوەی کۆمپانیەکانمان لە تورکیا کار بکەن و بازرگانی خۆیان ئەنجام بدەن. ئێمە لە ئێستادا چاوەڕێ دەکەین بۆ ئەوەی ئێمە چاوەڕێی هاتن و بە سەردانیکردنی بەڕە سەرۆگەردۆغانەکەن بۆ ئێران و سەردانی تاران بکات لە چوارچەوەی کۆبوونەوەیکی استراتیژیدا و هەروەها پەیوەندیەکانمان بەردەوامە بێت لە خۆشحاڵ دەبین بۆ ئەوەی کە بەڕێز جەنابی سەرۆگەردۆغان سەردانی تاران بکات و پەیوەندیەکانمان زیاتر بەرەو پێشەوە بچێت. لە هەماهەنگیەکانی نێوان ئێمە وەکو ئێران و هەروەها تورکیا لە ناوەندی ئەستانە بۆ جارێکی دیکە ئاساییکردنەوەی ئەو بارودۆخەنە هەموارە بوو کە لە سووریا هەبووە لە نێوان سووریا و تورکیا و رووسیا کە هاتەکایە بۆ هۆی بارودۆخی سووریا و هەروەها کە لە سووریا لە بری دایالۆگ